باس لە چارەسەرە سەرەتاییەکانەکە لە پیۆدانی دوو پشک و خشۆکەکان بۆیە ئەم بابەتە پەیوەستە بەمانەوە بە تایبەتیش لەم وەرزەیە کە زۆری نەمان ڕووەکەینە ناوچە شاخاویەکان یاخو بە گروپە شاخەوانەکان یاخو بۆ سەیرانێکە چین یاخو لەگەڵ کۆمەڵی هاوڕێمان ناچین لە شوێنە دانیشین لە ڕووداوێکی نەخوازراوە یاخو لە کاتێکە کە تۆ چاوەڕێی ناکەی دوو پشکە یاخو هەر خشۆکێکیکەیە بە تۆ ئەیە کامە گرفتە بۆ دروستەکە بەڵام ئەوەی کە گرنگە چی ئەکرێ لەویایە ئەو کەسەی کە لەگەڵدایە چیت بۆ ئەکا و لە هەمان کاتیشا پێداویستیەکان چییە کە هەمیشە کۆمەڵە پێداویستی سەرەتاییمان هەم لە ماڵەکانە هەبێ هەم لەو شوێنانش کە بووی سەردانی بۆکەین ئەمانە کۆمەڵە پرسیارن لەگەڵ ئەوەی کە ڕێنمایەکانیشتە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هاوڕێ ساڵح وەکو ڕاهێنەری فریاگوزاری سەرەتایی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئەمە میوانە مامۆستاجیان زۆر بەخێر بێت باش مامۆستا باش سپاس بۆ کورسابووم دەرفەتە بابەتێکی زۆر باشە هەڵبژارد زۆر سپاس بۆ تۆ زۆر زۆر بەخێر بێ مامۆستا ئەم بابەتە زۆر جار هەمومان ئەگەر جارێک توشمان نەبوو بێت چەندین کەس و کار و هاوڕێ و کەسانی تر بۆیان باس کردین چەند گرنگە ئێمە هۆشیاریمان هەبێ بەرامبەر دوو پشک و خشۆکەکان بەگشتی بۆی ئەگەر ڕوبەڕوومان بۆ چۆن بڕوانتوانین لەگەڵ یا مامەڵەکەین بە شێوازێکی تەندروستی دووبار دەستان خۆش بێ پێشەوەی کە باسی ئەو بابەتەکەین کە هەڵتان بژاردووە با باسێکی گرنگی فریاگوزاری سەرەتایی بکەین یا با بڵێن باسی هۆشایی تەندروستی بکەین بەڕاستی فریاگوزاری سەرەتایی کارێکی یارمەتیدەرە بۆ هەر کەسێکەکرێکە بە چیۆ ئەناڵێنێ یا نەخۆشێکی توش بووە یا بەرکەوتنێکی توش بووە ئەم بۆم دوو حاڵەتێ هەدەفیشمان لە فریاگوزاری سەرەتایی کە ئێمەیکە ڕاهەنێک کەس بڵێ باشە بۆچی بیکەین خاڵمان زۆرە کە هەدەفەکانی فریاگوزاری سەرەتایە بەڵام ڕاستیە کە زۆر و خاڵی جەوهری و گرنگ بێ ئەوەی ئێمە توانین ژیانی کەسێک ڕزگار بکەین لە کاتی کردنی بڵێن فریاگوزاری سەرەتایی بۆ نەخۆشێکە بۆ بەرکەوتوێک یا ئەتوانین ئەو حاڵەتی کە ڕووی داوە تازە ئێمە نایهڵی خراپتر ببێ ئەمە هەدەفێکی گرنگترە و هەدەفی سێم کە خاڵی جەوهریە ئەوەی وا بکەین کەسەکە ئاسانتر و زووتر چاک بێتەوە تۆ ئێستا لە شاخێکی کەمڕۆ بابەتەکەی خۆتان سەرەوەی کەسێک مار پێوەدا کەسێک دوو پشک پێوەدا یار خشۆکی تێکە تۆ عیلمیانە ئیشی بۆ بکەی زانستیانە ئەو کەسە نەخۆشخانە ئاسان لی دەرەچێ کەواتە ئەمە هەدەفە گرنگەکانە بەڕاستی چەکی دەستی ئێمە کۆمەڵە کەلوپەلی پزیشکیە کە هەموو کەس دەتوانێت هەیبێ ئەنی هەر کەس غەڵەتێک ئەڵام جانتایەکی فریاگوزاری بۆ منە مخۆ پزیشکینم بۆ چیمە بەڵام کۆمەڵ ئەمە کەمترین دەرمانی تایە بۆ تۆ ئەی کۆمەڵە تەکنیکی دەستیە هیچی مجازەفەی تیان نیە شتێکی تیانە کە تۆ بیکی کەسەکە خەتەتەکەی بە مەرجێک بە گایدلاین و بە عیلمانە بڕۆی بۆیە بەڕاستی هەرچەند ئێمە وەکو خۆمان کە ڕاهێنەری ئەو بوارەین چەندەها ساڵ ناو سەرکی سەحا ئیشەکەین و هۆشیاریمان هەیە کۆرساتمان هەیە هەم بۆ کەسانی پزیشکی هەم بۆ کەسانی ناپزیشکی بۆیە داواکەم بەدل لەوانی کە پەرستار و دکتۆرن ئافرەتانی ماڵە و هەموو ئەو کەسانیشی کە لە دەروی زانستی پزیشکین دەورات ببین لە ژیانی خۆیانەوە سەرێن بەرنامەکەم بەڕاستی چونکە تۆ ژیانی کەسێکی پێرزگارەکەی بەدڵنیاییەوە مامۆستا هاوڕێ با دەست بەجێ باسی ئەوە بکەین کە کەسێک لە کاتێکە مار یاخود دوو پشک پێوەی ئەیە پێویستە کات چی بکات چۆن لە شڵەژان و لەو بابەتانی کە ڕەنگە ئەو زەبرەیەخۆ ئەو زیانەی پێگەیوە هێندەی تر زیادی بکات چۆن کۆنتترۆلی خۆی بکات لەو کاتە یەکەم شت کە پێویستە تۆ تووشی گرفتێکی ئاو حاڵەتێکی لەو جۆرە ئەبیتەوە پێویستە کات لە چیەوە دەست پێ بکەی فریاگوزاریە سەرەتاییەکان بە شێوازێکی گشتی لەم کاتانەیە خۆی لە چیا ئەبینێتەوە خۆی پێوەدان یا با بڵین گەستن هەردوو شەکە بەکارێن چکە مار جیاوازە لە دوو پشک باشە زیاتر ئەم شتانە خۆمان ئەزانین لە دەشتێکیان لە سەحرایەکە لە شاخێکا ڕۆ لە ماڵانە کەمتر مەگەر ئەوانی کە گوند و لادێن تا حدێک ئەو خشوکان دێن ناو ماڵەکانە بەگشتی لە شوێنێکی مەیدانی و سەحرای ڕۆئەدا داواکەین لە هەموو کەسانی ئایا بۆنە ئەگە وەرزەکەی بەهار بێت چێ بۆ گیایەک یا با بڵێن ئێستا گروپی شاخەوانەکان زۆر ئەچنە دەرەوە یا ئەوانی کە ئیشێکی شاخ و دەشت و دەری ئەوانیان هەیە یا ئیشەکان مەیدانیە تکاکەین با جانتایەکی فریاگوزاری بەم شێوە هەبێت یعنی ئێستا ئەمە هینا و ئەمبولانسێکە ناوی ئافێکە ڕەنگەشتی زۆر ئەدڤانس و گەورە و باشی تیاابێ بەڵام ئەکرێت تۆ جانتایەکی بچووکە بکەیتە پشتت گیان بکەیتە شوێنەکەت کە کۆمەڵە بابەتی گرنگی تیاابێ بۆ نۆک و گۆزێک وەکو باندجێک وەکو پلاستەرێک وەکو مادێکی تاقیم و پاکەرەوە بەڕاستی گرنگەکە ناو جانتاکە هەبێت کەرەسەی زۆرە لەم جانتایە هەیە بەڵام ئەگەر ئێمە بمانێ بۆ تاکە کەسیان بۆ چەند کەسێ بێت توانین جانتاکەمان بچووکەینەوە بەڵام بوونی کەرەسەکانە بڵێ ئێستێمە بە پێکی کەسەکانە گۆڕە ئێسەمە منکو فریاگوزارێکە خۆشم ئیشم تەواریە
ئەچم بۆ ناو ئیسعافێکە چم بەدەم نەخۆشێکەوە زۆر شتی باشە بێت چی بکەیت یعنی لە کاتێکا کەم مارد و پشک پێوە یاوی یەکەم هەنگاو پێویستە تۆ چی یەکەم هەنگاو پێویستە چەکی دەست ئەمەت پێ بێ جانتاکە پێ بۆ هەموو حاڵەتە فریاگوزارەکان لەو سارەکانتان لە ماڵەکان لە ئۆفیسەکانە باشە پێش هەموو شتێک کە ئەڵەی مار پێوەی داوم یا کاڵی دوو پشک پێوەی داوم ئەگەر ژەهراویش نەبێ تۆ ترس و قەلەقێکی زۆر دووسە بێت یەکەم شت کە هەموو چاوەپزیشکەکان لەگەڵ ئەوە ئەڵە ستەی کام واتە کەسەکە هادی ڕاگرە هێمنی ڕاگرە کەسەکە مەشڵەژێنە لەو شوێنەی کە مارەکە پێوەی دا یا دوو پشەکە پێوەی داوە دووری خەرەوە بی بە شوێنێکی سەلامەت وەزائیدەن ئەگەر مارەکە هێشتا لێیەکە دوو پشەکە هێشتا لێ نابێت دەستی لێبین ئەکرێ بە پارچە تەختێک بە پارچەدارێک دووری خێنە لەو ناوە کەسەکە هێنا شوێنێکی سەلامەت و هادی بەردەوام هادی ئەەکەیتەوە عادەتی هەم کوڕ هەم کچ شتی جوانکاری دەستا ئیتە سەعاتێک یا مستیلێک یا شتێکی تر ئەگە ئەو شوێنی کە مارەکە پێوەی داوای دوو پشەکە پێوەی داوە سەعاتێک یا مستیلەکە لای بە چکمە هەڵاوسان ڕۆدە دوایی لە نابرێت دوایی زیان بەخشە بۆ کەسەکە بۆیە هەر شتێکی جوانکاری هەیە لە کەسەکە دووری خەرەوە کەسەکە هادی کەرەوە سەر چاوەپزیشکان لەگەڵ ئەوەن ئەڵێ ئەگەر ئەو شوێنی کە پێوەی دراوەیتە مارە شتێک ئەکری ئەگە ئاوێکی پاک لای لەگەڵ سابوونی ئاوێک ئەتادی شوێنەکە بشۆی وتیشمانچێکی دەست تۆم جانتایەکە پێێتە پارچە گۆزێک باندەجێک یا شتێک ئەتوانی شوێنەکەی پێویستەکە خوێن لەو شوێنە بهێنیت زۆر کات ئەم بابەتەمان دیوە ئەڵێ ئەو شوێنەی کە ماری یاخود و پشک ئەیگەزێ و پێوەی ئەدا خوێنی لەبێنە خوێنەکە ڕەنگە باش بێ نازانم ئەمە یەک دوو خاڵ هەویستم تەواویکم لە فریاگوزاریەکە ویستم بێمە سەر هەڵە و کەم و کورتەکان کە ئەکرد لەباری ئەوە کە کەسەکەم هادی کردە و کەسەکەم ڕاکێشا بۆنە ماڵی هەمان 122 ماڵی هەمان ئەمبولانسە ماڵی هەمان تەواریە ڕاستیە بێمە ڕۆشنبرێتی ئەومان هەبێت کە پەیوەندی بە 122 بکەین هەنێک کەس ئەڵێ بەخوا ئەزانەکەی دێن و بەخوا ئێستا خوا ئەزانەکەیگەن شوێن وانە ئەمە خۆمان لەو بوارە ئیشەکەین بڕاکە ئەنی هەچەند ئیشی خۆمانە من نانەکە بە دەممانە بیلابین ئەچین بەدەم حالیستەکە چونکە شتی تەواریک و شتی تر نییە بۆیە پەیوەندی بە 122 بکە شوێنەکەی خۆتی پێ بڵێ لەکوێی چەند قوربانی تێ نەک بۆ پێوەدان بۆ حادیسەیەکیش چەند قوربانی تێ پێی بڵێ ئەمە پەیوەندیمان کرد و بابەتانی ئەمەم پێکرێ ئەو پەلی کە پێوەی داوە لە ئاستێکی ئاسایی ڕایگرا و کەسەکە ڕاکێشە بۆ منە ئەو پەلە تۆ ئەگەر ئەتەوێت ئەو ژەهرە خاوتر بڵاو بێتەوە درەنگتر زەرەر بە ئەتوانیم پەلە چۆن شکاوێک جێگیرەکەی جێگیری بکەی یاوی بەستی بە پەلەکەی ترەوە یا پەنجێکی بەستی بە پەنجەکەی ترەوە یا تەختەیەک بێنی لەگەڵ یابی بەستی بۆ ئەو ئەوانەی کە ئاماژەی پێدەی تەختێک بێ پەتێک بێ نازانم چیە ینی لەم جانتایە یابوونی هەیە کە تۆ لە شاخێک تۆ بۆ گۆز و باندژمان هەیە لێرە ئێستا بۆ من لاوەگەر سەریکی زۆر باشە بۆ جانتاکە نەکەین بۆی بینەرەکانیشمان ئەگەر هاوکارانم بتوانن ناوی جانتاکەمان پیشان بن ئەمە جانتاکی فریاگوزاری سەرەتاییە بۆ ئێمەی پزیشکیشی تشتی زۆر ئەدڤانسی تیاشتی زۆر گەورە ئەوی تەیە ئەمانە بەڵام ئەگەر بۆ نمونە بەڵێ هەر بەش بۆ خۆی جاکاتەوە بۆی کەمە لە کاتی حادیسە لێمان تێک نەچێ باشە ئێستا بۆ ناو جۆرەکانی باندجە ئەتوانم بەکاری بێنم لە کاتی حادیسە ڕووداوەکانە باشە یا لە کاتی بۆ لەو شوێنی کەوتمان بیبەستین ماریان دوو پشکە پێویستی بە پێچان کرد ئەمە باندجە و ئیلاستیک باندجی پێوتە توانم شوێنێکی پێ پێچم ئەو تەختەوداری کە باسە گوتەمان ناو جانتایە وەلەوە خەستەخانەیە ئەمە شتێکمانەیە پێوتە جێگیر کرد بەس لە شاخێک ڕەنگەم شتە گەورەت پێنەوێت تەختەی هەیە دارێک هەیە شتێکی ڕەکە پێ جێگیرکەی بۆ نمونە ئەمە پارچە گۆزە یا با بڵین جۆرمان زۆرە باشە ئەتوانم بیخەمە سەر ئەو شوێنی کە مارەکە پێوەی داوتمان بە ئاوێکی پاک و سابون توانین بیشۆی هەر شوێنەکە پێوەی درا بەمە ئەخەیتە سەری وەکو پرێشەرێک وەکو فشارێک جەریوە هەیە جێدەی مەرخوێنی لێدێ بۆی کە خوێن بەرەبوونەکەش بوەستێتەوە و شۆردوشما وەکو چۆن برینێک مامەڵی لەگەڵاکی واش ماماڵ لەگەڵ پرسیارێک هەیە ینی زۆر جار ئەم دیاردانە بووی هەمومان هۆشیاریمانە بێ کەم حاڵەتە یاخۆ ئەمە ڕوئەیات ئەکەینە پەلەپەل یعنی ئەکەینە پەلەپەلێکی زۆر بۆی کە بتوانین یارمەتی کەسەکەی هاوڕێمان بین خوشکمانە برامانە هەر کەسێکە لەگەڵمانە ڕاستەوخۆچین یەکسەر شوێنەکەی گرین ئەمە زۆر بن بەدیم کردووە لە ڕێگەی دەمەوە هەڵمژی نەکرێ بۆ خوێنە پیسە یاخ بۆ ئەو ژەهرە بهێنرێتە دەرەوە کە بۆی ئەم کەسەهینی بێ ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە یاخود واز بێنین چکە بۆی ئەو پیسی و ئەو ژەهرە نەچێتە جەستەیەکی ترەوە ئەمە ڕێگایش تەندروستە لە زمانی نزیک پێوتە مێف واتە شتی بێبنەما و دوو لە ڕووی جەماعەدنەوە شتی پرۆپوچ ئەم شتە خاڵەکان ڕێک ئەمان ئەمە دیاردەیە ئەیبینین ئەکرێ بەڵام خۆ ئێستا ڕەنگە دوای بینیان بەرنامە هەر لە کۆمنت کۆمەڵە کەس بڵێ وەڵا ئێمە وامان کردەوەی نیش نەبووە هەنێ شت ئەکرێت تێبینی کرابێ بەس کتێبەکان نیمان ئەم شتەیەمە یەکەمین شت کە زۆر غەڵەتە من بێم ئەم پارچە ئەمە دەربێنم
بێم سەر شوێنەکەی پێوە بەستم نەک هەڵمشینەکە بەستنەکەیش ڕاستە جاری وا هەیە ئەڵێ بەس چی ئەڵێ ئەمە مار پێوەی داوە تۆ ئێرە ببەستە بووی کە ژێرەکە بڵێتەوە ڕاستە بۆ لە بەباندچێک بە پارچە قایشێک بە شتێک بیبەستە بە هیچ شێوازێک ژەهری مار بە من تۆ ڕناگیرێت هەنێک کەسیش ئەڵێ ئەخر باشە خۆمە ئیش کەسی پزیشکیە ڕەنگە هەر دوای بڵاوبوونیان بەرنامە کەسانەکە بن لە کۆمنت بنووسن وەڵای ئەمە واشمان کردی چی لە ناو کاکە کێشە مشکلی ئەمە چێت تۆ لەسەرم بیبەستیەکە تون بیبەستم ئەکرێ ڕۆشنی خوێن بۆ پەلە خاو بێتەوە یەکی لە کێشە مشکلەکانی ژەهری ماریش بە تایبەتی بڵات کلۆتینە بڵین مینی خوێنواپی و پەلەکەم خوێنی بۆ بچێ بۆ یەکەمین مف یەکەمی شتی بێ بنەما کە لە ناو سەرچاوە پزیشکان ڕەت کراوەتەوە بەستنی تۆڕنیکایە گرفتەکە زیاترەکانەوە شێوازە سوودینی ئەسڵ زیانی زیاتر ئەمە بەپی گایڵڵێن و خاڵێکی تکە و باس ناکەی ئێستا بڕینی ئەو شوێنەیەوە چی هەڵی بمژی ئەسڵەن ئەینەمەزانڵێتی ئەڵە تواقی خوێن دەربوون زیادکەی خوێن لە کەسەکە هێنی تیش و دەمەی دیشەکەی واتە ئەو ناوچەیەکەی دەمەیج بێ ئەو ناوچەی برینارەکەیت و هیچ سوودینە ژەهری مال لێوە بۆ تۆ نەوەستاوچی هەڵی مژی ئەسڵەن ڕەنگە لە پێکاتی خوێنی کەسا کۆمەڵ لە شتی تیابیان نەخۆشێک شتێک تو هەڵێ مژی بڵاو بێتەوە یەکێکی تر لەو خاڵانەی کە پێویست ناکە ئەمە بیکەین ئەکری هەنێکە هەڵە چی مارەکە هەڵگە بیبەر لەگە خۆتە ئەمە غەڵەتە ئەکری فۆتۆیەکی بگرین ئەکری ڕستێکی بگرین بەس ئەوە جێکەینەوە ئایا مارەکە ژەهراویە یان دوو پشەکە ژەهراوی یان ئەمە یارمەتیمان ئەدا بەس بۆ ئەوەی کە تۆچی نە بە مردووی یا بە کوژراوی و نە بە زیندوی ئەی لەم ڕێگەمان پێنادە مار هەڵگرین و ببین بۆ خستەخانەکە بۆ ئەمەرجنسی دیپارتمنتەکە بەس ئەکری فۆتۆیەکی بگریم زین ئایا ئەم مارە ژەهراویانە چونکە ئێمە تقریبی چاوەکان جیاوازن بەس ئەوەی کە باس دەکرێ 3400 بۆ 3600 جۆری مار هەیە لە جیانە 600 ڤەنەمەسە 600 ژەهراویە 200یان ئەکرێت پێتەوە بە بمری پێی ئەنی شتەکە بەم شێ وەکو دوو پشکیش 2000 جۆری جیاواز دوو پشکمانەیە خۆشبەختانە ستی بۆ چلی زیاتر ژەهراوین و مرۆڤ ئەکوژن باش بۆیە ئەو بابەتانی کە باسکە هیچ ڕێگای پێدرێت ئەوەی کە زۆ مهمە کەسەکە نەشڵەژێنی پەیوەندی بە ئەمبولانسەوەکەی ئەو شوێنە پاکیتەوە لە ئاستی دڵ تقریبان ڕایگری هەندێک سەرچاوەڵێن خوار ئاستی دڵیان سەر و بەڵام بەگشتی ئەڵێ لە ئاستی دڵ ڕای بگرە مەیجوڵێنە جێگیری ئەگە تۆ حەزەکەی کە سوکارەکە ژەرەکە خاو بڵاوێتەوە یەک شتکە بەینزەکەڵی ئیمۆبلایز واتە ئەو پەلەم بۆ جێگیرکە چۆن تەختەیەگە بەسی لە شکاویەک شوێنەکەم بۆ جێگیر و ماڵی هەومان 122 بەس ئێمەی پزیشکی لاو ئەمانە دەرمان هەیە دژە هەستیاریەکان ئازارشکێنەکان کانۆلا مغەزی ئەمەوەکو ئێمەی پزیشکی بەس خەڵکی عامەکە ئەوەی کە پێم وتی لە شوێنەکە دووری خەرەوە مارەکە بە دەست دینمەکە بە تەختەیە شتێک لای ببیخە شوێنێکی سەلامەت شوێنەکە مەهێڵە بجوڵە کەسەکە هادی کەرەوە باش ئەگەر شوێنەکان تۆزێک لە پەیوەندی بە 122 کرد و کەمێک دوور بوو ناوچەکە هیچ فریاگوزارێکی سەرەتایی هەیە خۆیان کەسەکان لە ماڵەوە ئەنجامی بدەن بۆی کە ئەو ئازارە یاخود ئەو زیانە کەم بکەنەوە هەتاوەکو ئەگەنە شوێنی مەبەست بۆ مەبەستی کەمکردنەوەی ئازارتەوان لەو جانتای ئێمە لە ماڵانە سەهۆڵ هەیە شتێکی پێوتێ ئایس پاک سەهۆڵ لە بواری پزیشکیە سوودێکی جیار زۆری هەیە بەڵام وەکوم بابەتی فریاگوزاریانە کەسێک دوو پشک پێوەی دەوە ئەتوانم ئازارێکی کەم کەوم بە بەکارهێنانی سەهۆڵ بەڵام سەهۆڵ دایرکتلی مێ لە پێست این ڕاستە خۆ سەهۆڵەکە گەبی لە پێستی کەسەکەەوە بیخە ناو شتێکەوە پارچە نایلۆنێکەوە یا پارچە خاولیەکەوە اینجا بیخە سەر شوێنەکە بۆ کە تۆ سەهۆڵدا لەو شوێنە ڤازۆ کۆنستێکشنەکەواتە بۆری خوێنەکان تەسکاتەوە کە تەسی کردەوە خوێن کەمە چێ بۆ پەلە و هەستاەکان کەمتر ئازارە گوازنەوە هەم هەڵاوسان کەمە بێتەوە هەمچی هەم ئازاریش کەمێتەوە بەڵام بۆ پێوەدانی مار مافمان نییە سەهۆڵ بەکاربین دوو پشکی جیاوازە لە دەژەهری مار بۆ لە مارە ناتوانین سەهۆڵ بەکاربێنین لەبەر ئەوەی کە من خۆم سەوڵەکەم بەکارهێنا ڕۆشنی خوێنم بۆم پەلەکەم کردەوە خۆشی ڕیسکی مەیاندنی خوێنی هەیە کێشی مەیاندنی خوێنیە بۆ تکاکەین بە هیچ شێوازە سەهۆڵ بەکارمێن بۆ شوێنێکی مار مەیجوڵەنە ئەنجا کەسەکە خوانەخواست شۆکە بێ تاوان بابەتی فریاگوزاری زۆرە تۆپیک و بەرنامەی لەسەر ئەمەیە شۆک زۆ میمە مامەڵێ بەس ئێستا کاتیەوەنی بتوانین لە پرۆگرامەکانی داهاتوە گفتوگۆ مەنیجمنتی شۆک کەواتە شۆک چاکە ئەوش ڕێکاری خۆی هەیە یان کەسەکە خوانەخواست ئەکە دڵی بۆست دەکرێت مردن ڕووبا خۆنی نچێڵ لە 200 جۆرە نییە کە کوشندێ بۆ مۆزۆ ئەکترا سپاس بۆ تۆ گومانەوەش بابەتێکی زۆر گرنگە دەرەنجام گەشتینەوەی کە هۆشیاریمان هەبێ لە هەر ڕووداوێکی وایە پەنانە بێن بۆ ڕێگانەی کە مامۆستا ئاماژەی پێ ڕێگای ناتەندروستن بۆی گرفتەکە بۆ کەسەکە زیاتر نەکەین هەتا بتوانین ڕێگا تەندروستیەکە بەکاربێنین دووبارە سپاس بۆ ئەمە دەستەکان زۆر زۆر سپاس بۆ